ڕێکخراوی هەڵوێست ئەنجامی ڕاپرسێکی بۆ کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجە ڕاگەیاند. ڕێکخراوەکە 370 فۆرمی لە ناوهاوڵاتیان دابش کردووە و 350 فۆرمی گەڕاوەتەوە. بەپێی داتاکانی ناو ڕاپرسیەکە 92% لە سەدی بەشداربووان ئارەزومەندانە سەردانی نەخۆشخانەکەیان کردووە و 94% لە سەدی سەردانیکەرانیش دەڵێن بۆی بوونی پزیشکی پسپۆر سەردانی نەخۆشخانەی بەخشین دەکەن. پێت وایە ئەم نەخۆشخانەیە خزمەتێکە بە هاوڵاتیانی فەقیر و هەژار، ئەوانەی کە بەشداریان کردووە لە 174یان پێیان وایە بڵێ نەخۆشخانەی بەخشین خزمەتێکە بە فەقیر و هەژار، و لە 102 پێیان وایە نەخێر، تا ڕادەیەک لە 124 ئەو کەسانە پێکەیەنێکە پێیان وایە خزمەتێکە بە هاوڵاتیانی فەقیر و هەژار. جیاوازی لە نێوان کۆمەڵگەی پزیشکی بەخشین و نەخۆشخانەکانی تردا بەدی ئەەکەی لە 194 پێیان وایە بڵێ جیاوازی بەدی ئەەکەن، لە 106 کە 20 کەسن پێیان وایە نەخێت جیاوازی بەدی ناکرێت. ئەگەر وەڵامەکەی بەڵێ بووە جیاوازی بەدی کردووە، جیاوازەکەی لەبەر کام لەم هۆکارانەیە. شێوازی مامەڵەکردنی کارمەندان لەگەڵ نەخۆشە لە 113 پێیان وایە، لە 115 پێیان وایە بەهۆی پزیشکی پسپۆڕەوە، لە 110 پێی وایە پاکوخاوێنی ژینگەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینە، و لە 128 پێیان وایە جیاوازی هەیە لە نرخی خزمەتگوزاریەکان، و سەرجەم ئەو هۆکارانە لە 140 پێیان وایە سەرجەم ئەو هۆکارانە جیاوازی هەبووە بۆیە ئەمە سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینیان کردووە. لە دەرەنجامی ڕاپرسیەکەی ڕێکخراوی هەڵوێستدا هاتووە ئەوانەی بێکار بوون و چین هێژارن 59 لە سەدی بەشداربووان لەخۆ دەگرێت. هاوکات بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئاماژە بۆ دەکات هەمیشە لە خزمەتی هاوڵاتیان دەبن بەگشتی و هەنگاوی باش دەنێن بۆ فراوانکردن و پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتری تەندروستی بۆ خەڵکی ناوچەکە. تأکید ئەمە هەر لە سەرەتاوە بڵێن ئەومانەوە بە خەڵکی خۆمان و بە خەڵکی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و دەوروبەری کە بەردەوامی پشت بەخوای گەورە و بە هاوکاری ئەو لایەنەکانی پەیوەندیدار بە تابەتکەرتی تەندروستی و وەزارەتی تەندروستی ئەوانە کە هاوکارێکی باشمان بوون پێشتر و ئێسش ئەگەر هاوکارمانون بە دڵنیاییەوە هەنگاوی باشتر ئەنێن و ئیشی باشتری شەکەین و کە ئێسش بەردەوامین و یعنی 2 مانگ 3 مانگ بە بەردەوامی بەشی تازەشمان لێرە کردوێتەوە بۆ ئێ بتوانین خزمەتێک بە خەڵکی هەڵەبجە و دەوروبەری بکەین، ئەوەی کە ماوەتەوە ئێمە بتوانین لەسەر دەستی ئێمە نەخۆشخانەیەکی گەورە کە ساڵی عملیات و هەموو شتێکی تیابێت لەسەر دەستی ئێمە بکرێتەوە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە ماوەی 2 ساڵە کراوەتەوە و تەنها لە ماوەی ساڵی ڕابردوودا 43300 نەخۆش لە سەرجەم بەشەکان سەردانی نەخۆشخانەکەیان کردووە. ڕۆژ لە دوای ڕۆژیش نەخۆشخانەکە بەشی گرنگی تەندروستی دەکاتەوە و پێداویستی پزیشکی لە نەخۆشخانەکە بۆ خزمەتی هاوڵاتیان دابین دەکات. نەخۆشخانەی بەخشینی هەڵەبجە لە ماوەی 2 ساڵی تەمەنیدا خزمەتێکی بەرچاوی بە خەڵکی ناوچەکە کردووە. بە پێی ڕاپرسێکی ڕێکخراوێکی سربەخۆش زۆربەی ئەو سەردانیکەرانەی کە سەردانی نەخۆشخانەی بەخشینیان کردووە لە چینی فەقیر و هەژارن. هەروەک بەرپرسانی ئەم نەخۆشخانەیەش دووپاتی دەکەنەوە بەردەوام دەبن لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵکی ناوچەکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.